لە یەکەم بەرنامەی تەندروستی دێمە دیدارتان من ژیر ئێمە لەگەڵ ئێوە متمانە و زانیاری دەگۆڕینەوە لەڕێی بەرنامەکەمەوە شیکاری و چارەسەر و ڕوونکردنەوەی بابەتە تەندروستیەکان بەڕاست و دروستی وەربگرە. لێرەدا لە یەکەم بابەتی تەندروستی هەواڵێکی خۆشم پێیە بۆتان چارەسەر بۆ نەخۆشیێکی دەرونی دۆزراوەتەوە کە دڵخۆشکەرە بۆ ئەو کەسانەی ئەم نەخۆشییان هەیە یانی کە لە ئەندامانی خێزانیان هەیەە کەوا لە مرۆڤ دەکات دەقەیە لەم و پێشی بیر نێت کە چی کردووە و چۆن ژیاوە و تەنانەت بەلاشتانەوە سیر نەبێت کات و ناکاتی نان خواردن و تەوالێتکردنی نازانێت بەمەش زیان تەندروستی بەخۆی و خانەوادەکەی دەگەیەنێت و کاریگەری خراپ دەکاتە سەر دەوروبەر. ئەم نەخۆشیە پێش ئەوەی چارەسەرەکەیتان پێ بڵێم پێتان ئەڵێم چییە و چۆن دروست دەبێت. زەهایمەر زەهایمەر ئەو نەخۆشیی کاریگەری دەکاتە سەر توانای مێشک و یادگا و لاوازی دەکات قۆناغ بە قۆناغ ڕوودەدا و کەسە بەتەمەنەکان قوربانی سەرەکی ئەم نەخۆشییان بە تایبەت ئەوانەی تەمەنیان سەرووی 65 ساڵە. لێرەدا باز لە دوو پرۆتینی سەرەکی دەکەین کە ڕۆڵی هەیە لەسەر نەخۆشی ئەلزایمەر کە ئەویش بریتە لە پرۆتینی ئەمیلۆید و پرۆتینی تاو کەوا لە مێشکێکی تەندروستی مرۆڤ دەکات ببە مێشکێکی ناساخ. لێرەدا پرۆتینی ئەمیلۆید لە دەرەوەی خانەکانی مێشک تۆپەڵ دەبن و پرۆتینەکانی تاو بە ناو یەکدا دەچن لە ناو خانەکاندا. ئەم تۆپەڵ بوون و بە یەکداچوونەی پرۆتینەکان دەبێتە هۆی ئەوەی دەمارە خانەکانی مێشک تێک بشکێن و سەر ئەنجام وا دەکات خانەکانی مێشک لە ناو بچن و بەمەش مێشک لە ڕووی قەبارەوە بچووک دەبێتەوە و خانەکانیشی ڕوو لە کەمبوون دەکەن. بیرەوەریان بەرەو خراپی دەڕوات کارێکی گرانە بۆی شتەکانی یاد بێتەوە کە چی کردووە و چی وتووە شتەکان دووبارە دەکاتەوە لە کاتی گفتوگۆکردندا شتەکانی کەمێ لەمەوە پێشی نایەتەوە یاد بەڵام شتە کۆنەکانی لە یادە. ئەمیگدالا بەشێکی تری مێشکە کە پێی دەوترێت پلی مێشکۆڵەی لە کاتی ئەلزایمەردا کاریگەری دەچێتە سەر پلی مێشکۆڵەی ڕۆڵی چییە؟ ڕۆڵی هەیە لە کۆنتڕۆڵکردنی هەست و سۆزی کەسەکە. گەنگە دەمارەکان ڕوو لە کەمبوون دەکەن لە ئاکامی ئەلزایمەردا بەمەش پەیامەکان لە نێوان خانە دەمارەکاندا کەم دەبنەوە. ئەم حاڵەتەش وا دەکات کاریگەری ئەو خانانی کەماونەتەوە کاریگەریان کەم بێتەوە لە ڕووی گەنگەی دەماری و سەر ئەنجام کێشەیەکی گەورە بۆ یادگە و بیرکردنەوەی کەسەکە دروست دەکات. لە حاڵەتی تەشەنەسەندنی نەخۆشیەکە ئەمە قورسە بۆ چارەسەرکردن و بیرهێنانەوەی قوربانەکە چۆن ڕێگەیەکی باش هەیە بۆ یارمەتیدانی نەخۆش بۆ نمونە یارمەتی کەسەکە بدە ئەگەر ئەتەوێ ژمارەی ناسنامەی کەسی سەر مۆبایلەکەی وە بیر بێتەوە بە کێشانی شێوەیەک لەسەر ژمارەکان بیری خەرەوە و بیرکەوتنەوەی ئاسایی کاروباری ڕۆژانە بە دیاریکردنی بەروار بۆ شتەکان و هەڵواسینی بۆی تاکاتی چالاکیەکانی لە یاد بێت و بیرخەرەوەی ئەلکترۆنی بۆ خواردنی دەرمانەکانی. بابەتە سەرەکیەکە ئەمەیە ئێمە لە شارپرێسەوە نوێترین دەرمانی ئەلزایمەر کە دۆزراوەتەوە پێشکەشانی دەکەین و دەڵێن چ دەرمانێک لەم دوایەدا دانی پێدانراوە لەلایەن حکوومەتی ئەمریکی و ڕێکخراوی FDA ڕێکخراوی خۆراک و دەرمان دانرا بە نوێترین دەرمان بۆ ئەلزایمەر و لێرەدا قبوڵکردنی دەرمانەکە لەلایەن ڕێکخراوی FDA وای لە حکوومەتی ئەمریکی کرد کە دانی پێدا بنێت و بەمەش کە ناوی دەرمانەکە پێی دەوترێ ئەجوکەنیماپ. ئەم دەرمانە پەرێ پێدراوە لەلایەن کۆمپانیای بایۆتەکنۆلۆژی بایۆجین دەرمانەکە لەژێر ناونیشانی ئەجۆ هێڵم دەفرۆشێت بەپشت بەسن بە گونجاوی و شیانی دەرمانەکە دەرکەوتووە بۆ چارەسەری ئەلزایمەر پەسەند کراوە. ڕێکخراو ئەمریکیەکان دەڵێن ئەم دەرمانە دەکرێت چارەسەری نەخۆشیەکەی پێ بکرێت. دکتۆر کالیب ئەلێکساندەر توێژەر و ڕاوێژکار لە ڕێکخراوی FDA ڕایگەیاند ڕێکخراوی FDA خاوەنی ڕێزە و کارەکانی بەپێی ستاندارد و ڕێکخراوانە دادەڕێژێت و بەڵگەی جێگیری هەیە بۆ قبوڵکردنی دەرمان بەڵام بۆ ئەم دەرمانە بەڵگەی تەواوەتی پێ نییە و پێویستە توێژینەوەی زیاتر لەبارەوە بکرێت. بەپێی خەمڵاندنی ڕێکخراوی تەندروستی جیهانی 50 ملیۆن هاوڵاتی لە سەرانسەری جیهاندا جیرۆدەی جۆرێک لە نەخۆشین کە پێی دەوترێت کورتهێنان لە بیرەوەری دیمێنشیا
لە سەدا 6 بۆ هەفتەی ئەلزایمەر هۆکارەکەیەتی. ئەجوکەنیماب توانای هەیە پرۆتینی بێتە ئەمیلۆید لە ناو مێشدا کۆنتڕۆڵ بکات و لە کۆتاییشدا بایۆجین ئەوەی خستە ڕوو نزیکەی 900 سنتەری پزیشکی لە ئەمریکا ئامادەن لە چەند مانگی داهاتوودا دەرمانەکە بخەنە بازاڕەوە.